عندنا أنواع المعجنات، عندنا برازق، شكرلي، شكرلمة، عندنا الكيك، الكعك، البقسم اليابس، بقسم الشاي، عندنا بقسم للسكري بدون شكر. والله الناس أذواق، كل من حسب ذوق. احنا دائما نسعى إلى تلبية رغبات الزبون، إنه نرضي الزبون لازم لأن احنا الموصل ناس ذواقة بالأكل. عندهم معجنات مميزة، يعني حلوياتهم من فترة بعيدة، يعني عندهم أشياء مميزة وطيبة، ومثل يعني المعجنات مثل ما نقول برازق هذه. أما الحلويات مثل النستل وما نستل اللي متميزين بيها. أقول السران سركي بجالي لا شبكة بعشرة شوت. عادنا بعد جنبي هنا وكانت. تمرين يا بابا. الله يقول دعوتك وما خان. سلام دەگەڵ دۆستان خۆمان تیار کرد و هاتین بۆ ئاوایی سۆفیان هەڵکەوتووی لە بینی شارەکانی شنۆ پیرانشار بۆ ئەوەی کە چالاکێکی نێوچاندن بەڕێوە ببین. بۆیە ئاوایمان هەڵبژاند بە گوێرەی ڕێژەی خەڵکی و ئاوایە و بە پانتایی ئەو ئاوایە سەوزاییمان زۆر کەم لێ دیت، بۆیە قەناعەتمان هێنا سەرەوەی کە بین بۆ ئاوایە و ئەو چالاکێ بەڕێوە ببین. هدفن ئەوەیە ئەوە وڵاتەکەی خوێندەدار و لە تەبیعەت و ئەوەی زیاد بکەین و بەرەو پێشەوە بچین. داوە لە تەواوی خەڵکی کوردستان دەکەین، بە تایبەت خەڵکی شنوێ دێهاتەکان و شاری شنوێ کە ئەو دارانە بپارێزن. ئەمە وەک ژینکۆ کە دەیانچێنین داواکاریکەشن ئەوەیە کە بپارێزرێن ئەو دارانە. The Amber wine scene needs more work and more approach, so to say. Our attempt is to talk to a new generation of travelers, to a younger generation of travelers. And the idea of the festival is to bring together products that relate to travel, starting from books and cameras and luggage. I'm here at the Berlin Travel Festival, where I arrived by tuk-tuk from India. It took about a year. It was an adventure to collect food and stories, to trade food for stories. And we're making a cookbook with what we found.